چیرۆکی ونبوونی جیم تۆمسنتان پیشان دەدەیت. باسی کەسێکتان بۆ کەم کە ون بووە هەتا ئێستش نەدۆزراوەتەوە و ماڵەکەی کراوە بە مۆزەخانە. ئەنجە لە تایلەند کەسێک هەبوو بە ناوی جیم تۆمسۆن کە یەکێک بووە لە سەربازەکانی ئەمریکا. ئەو کاتە لەبەر خۆشەویستی بۆ تایلەند دووبارە سەردانی تایلەندی کردوتەوە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی و کە چۆتەوە بۆ ئەوێ دەستی کردووە بە کاری بازرگانی ئاوریشم و ئەو شتانە. بەڵام لە ساڵ 1967 ئەچێ بۆ مالیزیا بەگەشتێک لە مالیزیا ون دەبێ واتە دیار نامێنێ و هەتا ئێستش نەدۆزراوەتەوە. ئەنجە ئێمە فیچەرێکمان بۆ ئامادە کردوون دەربارەی ماڵەکەی ئەو کە ئێستا کراوەتە مۆزەخانە. بینەرمان بن. My name is Bruno Le Mercier. ناوم بۆیان ئەماسیە، پارێزەری مۆزەخانەی جیم تۆمسۆنم. سێوەکار هەن کەوادەکان جیم تۆمسۆن بەناوبانگ بێت. یەکەمیان لەبەرەوەی بەهۆی جیم تۆمسۆنەوە پیشەسازی ئاوریشم زیندوو بوویەوە. پێشتر پیشەسازی ئاوریشم لە تایلەند ناسراو بوو. بەڵام دوای ئەوە پیشەسازی ئاوریشم لە جیهاندا ناوبانگی دەرکرد، بەتایبەت دوای ئەوەی کە لە تایلەند سەرکەوتوو بوو لە ناردنی ئاوریشم بۆ نیویۆرک. دووەمیان ئەوەیە کە 6 خانوو لەسەر شێوازی کۆنی تایلەندی بەیەکەوە بەستراونەتەوە. هۆکاری سێمیشیان دیارنەمانی جیم تۆمسۆن بوو کە لە ساڵی 1967 دیارنەما و هیچ شوێنەوارێکی لە دوای خۆیدا جێنەهێشت. چەند گریمانەیەک لەو بارەوە هەن، بەڵام تاوەکو ئێستا هیچ کەسێک دەربارەی نازانێت. جیم تۆمسۆن لە کەنارەکانی ڕۆژهەڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. دوای ئەوە شەڕ هەڵگیرسا و ئەویش توانای شەڕکردنی نەبوو. بەڵام ئەو بەهۆی خێزانەکەیەوە تۆڕێکی پەیوەندی بەهێز و فراوانی هەبوو. لە ئاستێکی بەرزدا پەیوەندی لەگەڵ بەرپرسانی وەزارەتی دەرەوە هەبوو. دوای ئەوە بوو بە بەشێک لە دەستگای ئەو کاتی هەواڵگری ئەمریکا و ئەمریکاش ئەوەی ناردە بانکۆک. بە جوێرەی ئەوەی کە باز دەکرێت جیم لە بانکۆک کەوتۆتە داوی خۆشەویستیەوە و شارەکەش بۆ ئەو زۆر جێگەی سەرنج بووە. کۆشک و تەلارەکان و کەناراوەکانی شارەکە سەرنجی ئەوی ڕاکێشاون. هەروەها جیم کۆکەرەوەی ئەنتیک بووە. ئەو زۆر حەزی بە ئەنتیک بووە. بەتایبەتیش ئەو ئەنتیکانەی لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. لەبەرەوەی لەو خانووەدا زۆربەی ئەنتیکەکان هی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بوون. جیم وێستویەتی لە بانکۆک دەست بەکارکردن بکات و کۆمپانیای ئاوریشمی تایلەندی دامەزراند. کۆمپانیای ئاوریشمی تایلەندی و کارەکەی جیم تۆمسۆن چیرۆکێکی سەرکەوتوو بوو. لەبەرەوەی کۆمەڵگەی بانکۆک زۆربیان بوون بە هاوبەشی کۆمپانیەکە و کۆمپانیەکە وەک هاوانجیەک بوو. جیم تەنیا وەکو بەڕێوەرێکی کۆمپانیەکە نەبوو، بەڵکو بەهای کۆمپانیەکەی لەگەڵ هەموو ئەوانی دیکە دابەش کردبوو. The value of the company with all the weavers. We have لە ساڵی 2000ەوە ژمارەی گەشتیارانمان زیادی کردەوە. لە چەند گەشتیارێکەوە ڕۆژانە بوو بە 500 گەشتیاری ڕۆژانە. بەتایبەت لە ڕۆژانی سەری ساڵدا زیاتر لە 1200 بۆ 300 گەشتیار سەردانی دەکەن. ئەو ژمارەیە زۆر قورسە بۆ ئەوەی مامەڵەیان لەگەڵدا بکرێت. سلااو، ناوم لێزلیە و خەڵکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکام. ئەوە دووەم سەردانمە بۆ مۆزەخانەی جیم تۆمسۆن. وەک هونەرمەندێک و کەسێک کە حەزی بە هونەری تەلارسازی هەیە، پێم وایە کە ئەو شوێنە باشترین شوێنە بۆ ئەوەی سەردانی بکەیت. من زۆر سەرسامی پێشەنگاکە و شێوازی پێشاندانی کارەکانی بووم. هەروەها چەندین شتی دەستکرد لێرە پێشاندراون کە بۆ جیم زۆر تایبەت بوون.
من زۆر دڵخۆشم کە دوای 20 ساڵ هاتمەوە ئێرە و دەبینین ئەوان ئەو شوێنە جوانەیان پاراستووە بۆ ئەوەی گەشتیاران لە تەواوی جیهانەوە سەردانی بکەن.